سایەکی زۆرم بۆ کرد و هەڵکۆشتێکی زۆرم بۆدا لە کاتی ڕۆژانە سایکردن ڕۆژانە تقریبان 5 تا 6 کاتژمێر سایمە کرد و لە کاتی ئیزنەکە واتە چ ڕۆژەکەش دا بۆ 11 کاتژمێر سایمە کرد. سڵای خۆی گەورە لێەوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لە قەزای سەی سادقم لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی پۆلی 12 خوێندکارێک لە قەزای سەی سادق توانی ببێتە پلەی یەکەم بەدەست بێنێت لە ئاستی پەروەردەی قەزای سەی سادق. دەمەوێت زانیاری زیاتر لە خۆی وەربگرم. سڵای خۆی گەورە لێبێ چۆن توانیت ئەم پلە بەرزە بەدەست بێنی کە توانیت 98.6 بەدەست بێنی؟ سەرەتا بەخێرەتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ئێرە زۆر سوپاسدانەکەم. بەڵێ سوپاس بەخوا توانیم کۆنمرەی 98.6 لەسەر ئاستی قەزای سەی سادق بەدەست بهێنم و بتوانم بگەم بە خەونەکەم. تاوان سەختی هەوڵەمانبوونێکی زۆرم بینی تاوەکو گەشتم بەم ئاستە. خۆی گەورە هاوکارێکی یارمەتیدەرێکی زۆرم بوو، دواتر دایک و باوکم یارمەتێکی زۆری منیاندا و مامۆستاکانیشم گەلێک هاوکاری من بوون و هاوکارێکی زۆریان کردم. پێشبینی ئەوەتە کرد ئەو نمرە بەرزە بەدەست بێنی؟ بەڵێ سوپاس بەخوا بەپێی ئەو هەوڵەمانبوونانی کە یابووم پێشبینی ئەومە کرد کە بتوانم ئەم نمرەیە بەدەست بهێنم. هەرچەندە تموحی من زۆر لەمە زیاتری ڕوو، بەڵام سوپاس بۆخوا مەفەزلی خۆی گەورەیە کە ئەم نمرەی پێبەخشیوم. چۆن بوو ئەو نمرە بەرزت بەدەست هێنا؟ زۆر ماندوو بووی پێوە؟ ساوی زۆر دەکرد؟ بەڵێ تەبعاً سایەکی زۆرم بۆ کرد و هەڵکۆشتێکی زۆرم بۆدا لە کاتی ڕۆژانە سایکردن ڕۆژانە تقریبان 5 تا 6 کاتژمێر سایمە کرد و لە کاتی ئیزنەکە واتە چ ڕۆژەکەش دا بۆ 11 کاتژمێر سایمە کرد. مامۆستای تایبەت وە بووە؟ نەخێر بە هیچ جۆرێ مامۆستای تایبەتم نەگرتووە بۆ هیچ جوانەیەک، تەنها ئەوە بووە کە لە با بڵێین خولی هاوینەیە بەشداریم کردووە هەر خوێندکارێکی ئاسایی دیکە. ئەو نمرەی کە بەدەست هێناوە پێشتریش لە قۆناغەکانی پێشووترە هەروە زیرەک بووی؟ بەڵێ لە قۆناغی پۆلی یەکی سەرەتاییەوان هەتاوەکو ئەم قۆناغە توانیومە هەمیشە یەکەم لەسەر ئاستی پۆلەکەم و قوتابخانەکەم بەدەست بێنم. باشە، چۆن تاکو ئێستا مۆبایل و پێ نییە؟ طبعا هەمووی موبایل شتێکی ئاسایی، هەموو کەسێک توانێت موبایلی هەبێ، بەڵام ئەگەر بتوانیت ینی بزانیت کە چی قازاندی تۆتیە ئەوە ئەکەین. منیش زانیومە کە ئەو سوودی منیتەیە کە بە هیچ جۆرێک موبایل بەکارنێنم و ئینتەرنێتم نەبێت، چونکە کاتێکی زۆر و لێ بە فیڕۆدات و ئەکات کە نەتوانین تەرکیز بکەیتە سەر سایکردنەکەت و خوێندنەکەت. پیرۆزبایی لێکەن هیوای سەرکەوتنی زیاتر و بۆ خوازین. کۆتا پرسیارمەوەی حەز دەکەی بچیتە چی بەشێک؟ وڵا ئیشاءڵڵا حەزم لە بەشی پزیشکی گشتیە. سەرکەوتوو ئینشەڵا بە خەونەکە دەگەیت. سڵاو لێبێ، دەمەوێت پرسیارێ لێو کەم هەستێکی چۆنە کە کشەکەتان یەکەمی هێناوە لەسەر ئاستی پەروەردەی سەی سادق؟ وڵا بەخێرات نییەوەگەم دەستان خۆش بێ، بەخێر بێن سەر چاو. وڵا هەستێکی زۆر خۆشم هەیە، زۆر دڵخۆش بوو. کاشن هاوکاری بوون؟ وڵی بەپێی توانای خۆم حتا توانان لە توانامەوە هاوکاری بوو. چاوەڕێ وەتانە کرد ئەو نمرەیە بەدەست بێنن؟ خۆی ڕۆژانە هاتۆ پرسیارم لێ کردم و سۆزیگان چۆن بووی؟ ئەی لە سپاس بەخوا باش بووین، من چاوەڕێمە کرد لەخوا بەزیاوێ. سپاسی خۆی گەورە ئەکەمەوە، فەزڵی خۆی گەورەیە. دەستان خۆش بێ. ئەوەی کە هەبوو چیرۆکی سەرکەوتنی بەسۆز ئەحمەد بوو کە توانی پلەی یەکەم لەسەر ئاستی پەروەردەی سەی سادق بەدەست بێنە، کامەش نمرەیەکی بەرزە. ئەوەی کە سەنجڕاکێشە تاکو ئێستا موبایلی زیرەکی پێ نەبوو و توانوێتی بگات بەو خەون و ئاوەتەکانی کە نمرەیەکی باش بەدەست بێنێت.